سڵاتان لێبێ هاوڕێن لە ڤیدیۆکی نوێی گەڕاینە وڵاتان. ئەمڕۆ دێنە سەر جۆرێکی تری ڤارێبڵ بە ئەمبیئارێکی بۆ بکەین ئەمە بۆ ئەوەی شتەکان تێکەڵ نەبێ. باش ئەمڕۆ دێنە سەر جۆرێکی تری ڤارێبڵ کە ئەویش جۆری ئەرێیە. ئەمە یەکێک کەمێک لەوانەیە جیاوازتر بێت لە ڤارێبڵەکانی تر، کەمێک لەوانەیە ئاڵۆزتر بێت، بەڵام یەکێکە لەو ڤارێبڵانەی کە زۆر گرنگە، وشێکی ئێجگار زۆرمان بۆ کات لە PHP. ئەم ڤارێبڵە جۆری ئەرێیە. ئەرەی چییە؟ ئەرەی جۆرە ڤارێبڵێکە کە لەیەک بەها زیاتر لە خۆی یەکرێت، هەروەها لە یەک داتە تایپ جۆری داتە تایپ زیاتر لە خۆی یەکرێت. یعنی ئەتوانێت بۆ نمونە چەند بەهات بێت بۆی دانەی و هەروەها بەهاکانی ژۆریان جیاواز بێت، دانەیەکیان سترینگ بێت، جارێ دانەیەکیان بۆڵێن بێت، دانەیەکیان فلۆت بێ، بەو شێوە هەتاوەکو دوایی. باش دێ سەرەتا دێنە سەر ئەوەی کە چۆن ناساندنی ئەم ڤارێبڵە چۆن دروستیکەین. سەرەتاوەکو هەموو ڤارێبڵەکانی دیکە ئەوێ بە $ساین دەست پێ بکەین، دوای ئەوە ناوی ڤارێبڵەکان. باشە دوای ئەوە ناوی ڤارێبڵەکان. بۆ نمونە من ڤارێبڵێک بە ناوی چی وەناوێنم؟ کەڵەر، یعنی بە ڕەنگەکان. باشە دوای ئەوە یەکسانە. تەبعەن ئەرەی شێوازی نووسینی زۆرە، یان بۆ بڵێن دوو شێوە چەند شێوازێکی هەیە. یەکێک لە شێوازەکان بێ بنووسی چی؟ ئەرەی، دوای ئەوە دوو کەوانی بۆ بکەیتەوە بۆ شێوە. باشە دوای ئەوە لەمێ بۆ نمونە بەهایەک ئەنووسیت، بۆ نمونە ڕید. باشە ڕید ئەمە بەهای یەکەمان بۆ نووسیە، بۆ من لەم لە ئەتوانین بە شێوازی هێکسا با بڵێن سێ0 کە ڕەشەکە لەمێ ئەتوانین بە شێوازی یان با بڵێن تروفۆس یانەکە ژمارەی تر داخڵکەین. ئیتر ئەمە تەنها بۆ نمونەیە، دەمێ بۆ نمونە توانین بڵێن ترو. باشە وەکۆ بینن ئەم ئەرەیە توانیمان 4 جۆری جیاواز ڤارێبڵی تیا دانین. هەروەها ئەرەی با بڵێن شێوازی نووسینێکی تری هەیە، شێوازی نووسینێکی تری هەیە، ئەویش هەر $ساین دانین، $ساین دانین، ناوی ئەنووسین بۆ نمونە کار. باشە شێوازی چۆنە؟ ئەم پێویست ناکات، ئەمە کەمی ئاسانترە لە شێوازە، پێویست ناکات لە سەرەتاوە بڵێن ئەرەیان چی، تەنها چیەکەین؟ سکوێر پراکەتەکەینەوە. سکوێر پراکەت یعنی پراکەتی جۆری چوارگۆشە، با بڵێن ئەوانەی کە خەتەکانی ڕاستە کێرلیەکە نە، ئەمەی کە با بڵێن وەکو لاربوونەوەی تایە نە، سکوێر پراکەتەکە ئەکەینەوە. باشە وەک بە هەمان شێوەی ئەمە توانین ئەگەر هەرەمە بێنین کۆپیکەین، حتمما هەر نووسیومە کار ناوەکەیم کردو بەکارە وایە جۆری سیارەمان داخل کردایە، بەڵام خۆ ئەتوانین یەکشتی تر بۆ نمونە بە جۆرێک دایانین خۆم مەتۆیۆ تا بۆ شێوە نازەمەگە ڕاست نووسیمان هەڵە بۆ نمونە ئەمە ئەکەین بە چی؟ ئەکەین بە ژمارەی تابلۆکەی، ئەمە هەر شتێکی تر بێ. بۆ نمونە ئەمە هەر 5.6. باشە لە مەقسەدم تێبگەن، ئەمە ترویان فۆڵس، هەر با بە فۆڵس بیهێڵین. وەکۆ بینن ئێمە ئەرەیەکمان هەیە کە 4 جۆر ڤارێبڵی لە خۆیان 4 جۆر بەهای لە خۆی گرتووە. تەبعەن ئەتوانین بانی ئەگەر بیکەین بە 2 سترینگیش زۆر احتیادیە، دانەیەکی تر داخڵکەین لەمێ هەر شتێکی تر بێت بۆ نە تێست بۆ شێوە هەر شتێکی تر بێت، ئێمە توانین بە دڵی خۆت جۆر بە دڵی خۆت عادەدیش ئەتوانی ڤارێبڵ بناسیێنی. باش ئەمە چۆنەتی ناساندنی ڤارێبڵەکە و بەهاکانی ناوی. باش ئێمە گەر بمانەوێت عەرزیکەین چۆنە ئەتوانین عەرزیکەین؟ عەرزکردنەکەی چۆنە؟ تەبعەن وەکو هەموو ڤارێبڵەکانی تر ئەنووسی ئیکۆ. باشە اینجا ئەبێت چی بنووسی؟ ناوی ڤارێبڵەکە، ناوی ڤارێبڵەکە $ساینەکە دانی ناوی ڤارێبڵەکە، بۆ نمونە کار. باش اینجا سکوێر پراکەتەکەینەوە، ئەوها دایشێخین، سکوێر پراکەتەکەینەوە و دایەخین. باش یەک شت هەیە کە گرنگە لەمێ بیزانن و دیقەتی بن، ئەرەی ئیندێکسی ئەرەی. باشە ئیندێکسی ئەرەی یعنی دەستپێکردنی ئەرەی لە ژمارە 0ەوە دەست پێ ئەکات، لە ژمارە 0ەوە دەست پێ ئەکا. یعنی ئەگەر من بمەوێت بڵێم ڕید لە چەنەم خانەیە لە ئەرەیەکە، ئەبێ بڵێ 0، دوای ئەوە ئەم 3 ئەکەوێتە ژمارە 1، ئەم 55.3 کەوێتە ژمارە با بڵێن 2 عەفوەن، تروەکە گەوێتە ژمارە 3، یعنی لە 0ەوە دەست پێکە. ئێمە لە ئەرەی کارین، ئەگەر بمانەوێت ئەم توێتایە عەرزکەین، ئەگەر بمانەوێت ئەم توێتایە عەرزکەین ئەبێ ژمارە چەند بنووسین؟ باشە بزان کێ زیرەکە، ئەبێ ژمارە 0 بنووسین. باشە ئەبێ ژمارە 0 بنووسین، چونکە ئێمە ئەمانەوێت توێتاکە عەرزکەین کە یەکەم دانەیە.
باش ئێمە ئێستا ئەگە بڕۆینە بمانەوێت عەرزیکەین وەکو بینن توێتاکەی عەرز کردووە بۆ چونکە پێمان نوتووە 0. باش ئێستا پرسیارێک بۆ زیرەکەکان ئێوە لەگەڵم بن باشە لە دڵی خۆتان وەڵام بدەنەوە ئەوانەی کە سەیری ڤیدۆکە ئەکەن. ئێمە ئەگەر بمانەوێت ئەمەیان عەرزکەین با بڵێن ژمارەی تابلۆکان هەر شتێکی تر بێت ئەم ژمارە چەنە ئەگەر دیقەتی بین ئەگەر ئێمە بە شێوازێکی احتیاطی حسابیکەین ئەڵێن 1 2 3 4 5 ئەم ئەرەیە 5 بەها لە خۆی ئەگرێ بەڵام ئیندێکسی ئەرەیەکە یانەکو دەست پێکردنی ئەرەیەکە لە سفرەوە دەست پێکات کەواتە هەڵی 0 1 با بڵێن 1 2 کەواتە ئەنووسین لەمێ 2 کە نووسیمان لەوێ 2 ساماگەر سەیری ئاسکردنەکە بکەین تەواو ئەو ژماری بمان هێنا کە ژمارە 2 یانەوەکو ئیندێکسی 2 هیوادارم تێگەیشت بن لەمەی کە باسم کردو ئەرەیەەکە خواتان لەگەڵ هەتاوەکو ڤیدیۆیەکی دیکە.